سڵاو بەڕێزان زۆر خۆشحاڵم کە ئەمجارش لە بەنامێکی دیکەی تایبەت کە دیداری تایبەتە لەگەڵتانم بۆ پرسێک کە بە پێخۆشحاڵیەوە ئەمجارە پرسی ئەمجاری دیداری تایبەتم پرسێکی ئاشتەواییە کە دەست پێشخەری هەردوو حزب پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان کە حملەیەکی ئەلامیان لەسەر یەکتر هەبوو ئەو دۆخە ئارام کرایەوە لە هەردوو ینی لە میدیاکانی هەردوو لا کە پارتیوی یەکێتی ئەویش پێش ئەوەی کە ینی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کە بەڕێز لە سووران بارزانی دەست پێشخەری کرد و دوایەوە کۆبوونەوەکانی سەرۆک وەزیران لەگەڵ جێگری وەزیرەکان یاخود بەڕێز قوبات تاڵەبانی ئەویش لە دوای ئەو کێش و ئارەشانی کە دروست بوون لە سلێمانی لە پێنەدانی موچەی مامۆسایان و فەرمانبەرانی زانکۆوە دروستبوونی خۆپشاندان لەگەڵ پارێزگاکانی سلێمانی لەگەڵ سلێمانی و هەڵەبجە و یاخود ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین گرمیان سەرۆک وەزیران کۆبوویەوە لە نێو کۆبوونەوەکە قسە لەسەرەوە کراوە کە ئارێشەکان چارەسەر بکرێن لەگەڵ زۆر بەڕێز کاکە عنایەت نامیق براخاس وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان لە دیداری تایبەت میوانمە زۆر بەخێراتی سپاس بۆ چۆناو تۆ هەواڵانی سەربازی وزنی پشتی کامێرە و هەموو هەواڵان زۆر بەخێراتی کاگینایەت چۆن لەم سەردەمی گلۆباڵە لەم سەردەمی مۆدێرنەتە میدیا ڕۆڵی سەرەکیە بینێ زۆر بەداخەوە ینی هیچ گەرێک نییە لە دنیاە هێندەی کورد ماندوو بوو بێت تەسی داوێ بۆ گەیشتن بەسەر بەخۆی ئامانجەکانی خۆی فیدراڵی کۆنفیدراڵی سەربەخۆیی ینی گەورەترین شۆڕشەکانی دنیا کە زۆر بەناومانگە لە مێژووە جەزائیرە 1 ملیۆن شەهیدیاوە و بە شۆڕشی ملیۆن شەهید و جەزایر بۆتە دەوڵەت و ئاتوانین وێتی ژیانێک بۆ خۆیان دابین بکە ینی شۆڕشی سەختتر لەوە من پێم وایە ئەلبانیەکان بوون ئەلبانیەکان دوو جار داگیر کرا بوون جارێکی یۆنانیەکان بە حەزارە بە سەقافە داگیریان کرد بوون و عوسمانیەکان لە ئەمان کاتا بە هێزی سەربازی داگیریان کرد بوون بەواتە حکمی عسکەری عوسمانیەکان بەڕێوە برد و نووسین و خوێندن و ئەوانەشیان یۆنانی بوو لەژێر سای کەنیسە یۆنانیا بوو لە ماوەی 15 ساڵە خەبات توانیان زمانی نووسینی خۆیان دروستکەن سەقافی خۆیان بنیاد بنێن کللتور بنیاد بنێن قوتابخانە دروست بکەن و هێزی عسکەری عوسمانیش ئادار بکەن چونکە سنوورە جوگرافیەکە هاوکار بوو بۆیان بەداخەوە ئێمە 1384 ساڵی تەواوە لە شۆڕش نەوەستاوین یعنی ئەگەر ئەوها ئاوڕێک لە مێژوو بینەوە لە ساڵی 36 کە ئێمە 36 هیجری کە داگیرکراوین دوای حکمی ئومەویەکان هاتووە لە زمانی حکمی ئەویەکانە 15 جار شۆڕشمان کردو کە 93 ساڵ حکومیان کردوین لە زمانی دوای ئەوە دیارە عەباسیەکان جەنابەت بە ئاگای لەو مێژووە شۆڕشیان کرد بەسەر ئومەویەکانە کە کورد دەورێکی کاریگەری هەبوو لە ێنانە کای بنەماڵی پێغەمبەر بۆ حکم و عەباسیەکان دیارەمامی پێغەمبەرەوە هاتووە بەڵام لەگەڵ ئەوەی شا دیسانەوە 150 جار شۆڕشمان کردووە دوای ئەو عوسمانیەکان داگیریان کردوین کە ئەویش 600 ساڵ حکمی کردوین شۆڕش لە زمانی عوسمانیەکانە نەوەستاوە هەتا 1920 و کە ئیستیعماری نوێ هاتووە کوردستان دابەش بۆ 4 بەش و دیسانەوە ئەویش کە شۆڕش بۆ چرکە ساتێک نەوەستاوە لەو پارچەیە لەو پارچە ئێمە خەباتمان کردووە ینی ئەگەر هەر ساڵی 100 شەهیدیشمان نابێ ینی لە 1,500,000 شەهید تێپەڕیوین لەوەی جەزائیر ئێمە خاوەنی کللتوری خۆمانی خاوەنی زمانی خۆمانی و خاوەنی ڕۆشنبیری و شارستانیەتی خۆمانین بۆیە کەواتە ئەوەی ئەلبانیا توانی بە 15 ساڵ بیکە ئێمە لە 1380 ساڵان بەداخەوە نەمانتوانیەوە بیکە ئەم مێژووت بۆ هێنا ئەمە مەبەستم ئەوەی دەرسوەرگرتن مێژوو هێزگار زۆر گرنگە ینی دەرسوەرگرتن لە مێژوو بەواتە ژیان یعنی تۆ سیرکە تیارە دەزانی ئەگەر سکەی نەبێ ناتوانێت بڕوە قیتار سیارە بێ سکەی هەبێ سکەی عەقڵی مرۆڤ زانستە زانست مێژووە فەلسەفەیە بیرکاریە فیزیایە چیمیایە تۆ ئەبێ دەرس لەمانە وەربگری بۆ ئەوی بتوانێت کەواتە ئێمە هەتا ئێستا بەدیدی من نەمانتوانێت بە تەواوی سکەی فکری خۆمان دیاری بکەین بۆی بتوانین سەرکەوتن بەدەست بهێنین نەبوونی استراتیژ بڵێ نەبوونی استراتیژ نەبوونی استراتیژێک ئەنجا ئێمە گەڕێنەوە بۆ عەسری ئێستەی کە ئێمە و یەکێتیە ئەم چەند ساڵانە ئەخیر لە 46 کە ئێمە دروست بووین و لە 76 کە ئەوان دروست بوون هەر کاتێک ئەنی ئێمە ڕێک بوو بووین پێک و کارمان کرد بێ دەستکەوتی زۆر باشمانە بوو
هەر کاتێک کە دوور بوو بین لە یەکتر کە نەمانتوانیوێت دژی یەک بوو بووین حتمما دژمن توانیوەتی بەکارمان بێنە و زۆرباتی زۆر گەورەمان لێبا پرسیارە گرنگەکە ئەوەیە ئێمە و یەکێتی بۆچی هەین بۆچی شۆڕشمان کردووە بۆچی دروست بووین بچی هەموو شەیدەمانەوە ئەمە هەمووی لە پێناوی یەک تیژە کە پێوترێ دەوڵەتی کوردی ئەنجا بە کیانی کوردی بە جۆرێک لە جۆرەکانی تر بەڵام چ خێرە هەموو ئەو 1300 ساڵ تەجروبەیە و تەجروبەی ئێمە لە 46 و تەجروبەی برایانی یەکێتیمان لە 76 تا ئێستا ئایا لەوە تێنەگەیشتون ئێمە پێویستە پێکەوە کار بکەین ئێمە پێک و کوردستان پارێزین و مافی ڕەوای خۆمانە کە لە پاڵ بوونی استراتیژی هاوبەشە مەسەلەی تاکتیکی جیاوازمان هەبێت ڕای جیاوازمانە من حەسب بکەم سلێمانیە پارتی حکومڕان بێ یەکێتی حەسب بکە یەکێتی حکومڕان بێ زۆر شەرعی حەسب بکەین پێکەوە حکومڕانی بکەین گرنگەوەی تاکتیکە ڕۆژانەیەکانمان بە ئامە خزمەتی ئامانجی استراتیژیەکەمان بێ بەمەرج ئەم ناوکۆکیانە کە ئێمە بینینەوە کاگینێت ینی ناوکۆکیەکان تەبەن ئەکرێ بڵین لە پشت کوالیسەکان و لە پشت پەردەکان و کەسانی تر ینی کاراکتەری تر هەن سیناریستی تر هەن ینی ڕەنگە ئەو حزب ئاراستەکە یاخود ئەم حزب من نەیە ئەویش لە بابەتی بڵێن ڕێنەکەوتن بۆ سەر و کۆمار بەجددی ینی تا ئەم ڕادەیە کە من لە جملە دیمانەکەی بە ڕستفازل میرانی گرت ینی تا ڕادەیە دەستشکانەوە ینی دەستشکاندن هەبووە ملشکاندن نەبوو تا ئەو ڕادەیە نەگەیشتووە هەر بۆیە لە ئێسایا گرنگە کە دەست بیگیرێ بۆی کە نەگاتە ملشکاندن ئێمە ینی دەزانی هەموو بڕیارێکی سیاسی دیسانەوە بێ بگەڕێتەوە بۆ قۆناغەکەیتەوە ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە پێویستمان بە هەموو مرۆڤێکی شۆڕژێڕە ماوەتەوە سەر ئەوەی کە ئێمە بە پێی قۆناغی ڕزگاری نیشتیمانی کار بکەین یا بە پێی قۆناغی سیستەمی دیموکراتی و دەنگدان لە ڕاستیە ئەگەر ئێمە گوێ لە ینی بەڕێڕەوی دیموکراتیەت و دەنگدان و حکمی گەلاکە دیموکراتیەتە بڕۆین پارتی مافی ئەوەی هەیە داوای سەرۆک کۆمار بکە بەڵام پارتی 74 ساڵە ڕووباری خوێنی جەستەی ڕۆڵەکان یەبەخشێ بۆ کوردستان پارتی خەباتی جەنابی مەناوسفا و ماڵی مەناوسفا و خوێنی شەهیدان و چۆکدانەدانی لە پێناوی کوردستانە کردوێتی بە پارتی ئەگەر بە پۆست وایە وەکو زۆر لە حزبەکانی تر لە ڕۆژڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەفریقا نەیتوانێت 74 ساڵ بەردەوام بێ کۆتاییە تاکە هێزی ئێمە خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان بە مناڵتەوە بە ئافرەتەوە بە پیرتەوە بە گەنجتەوە بە حزبی جیاتەوە بە کۆمەڵی مەدەنیتەوە بە هەموو ئەو پێکاتانی کە لە کوردستانن ئەبێ لە ڕووی استراتیژی نەتەوە و نیشتیمانیەوە یەک ئاڕاستە بێت یا خودم تێگەشت نەکاگەنایەت ینی ئەبێ هەبێ سەرڕای ئەوەی کە ینی من دەستپێکی بەرنامەکەم ئەوتم خۆشحاڵم کە تەوەرەکەم باسێکی ئاشتەوایی بابەتێکی تر کە پێویستە بە هەرێمی کوردستانەوە ئەویز هەڵبژارنەکانی هەرێمی کوردستانە ینی لە پشت قسەیەکی کراوە قسێکی نەکراویش هەیە بەتاکیدەکە تۆ جەنابەت جەنابی سەرۆک مەسعود بارزانی فەرمووی خۆزگە هەموو لایەک بە جدای خۆی ئیشی بکردایە لە جدایەکیان بۆ پڕ نەکردایە تۆ ناچار بووە التزامی پێ بکردە ئێمە لە بەردەمی مزملانەی ئەمریکا و ئێرانە پێم وایە ئەوەی کە لە عێراق ڕۆیە ئەمریکیەکان توانیان پاشەکشە وەکو چۆن ئێستا لە لوبنانە دیسانەوە دروست بوو پاشەکشەیەکی تەواو بەهێزە ئێرانیەکان بکەن ئەو خەڵکانەی هات زیاتر دەنجیانێنە کوردستانیانە خەڵکیی عێراقی یا کوردستانی یان ئەمریکی بوو بەڵام دەرەنجامەکەی بینین ئەمریکا هێشتا بەهێزێکەوە نەهاتوت سەر ساحەکە کە بتوانێت بڵێ سیستەمی دیموکراتیەوە و ئێمە باوەڕمان بە دیموکراتیەوە وەرن عێراقیەکان بە پێکەوە پارتی تۆ ڕێژەی زۆرینی کورسی تێناوە کە هاتە حەقی ئەوە تێ ئەو مافەتێ مقتەداتۆ ئەوە تێنەوە کێشەکە ئەو ئەجەندایانن کە لە پشتۆ پاڵکرێنەوە ئێران زۆر لێ ئاشکرایە ئەگەر ئەم هێزە عێراقیانە خۆ بە عێراقی زانی خۆ بە کورزانیانە بێن سەر حکم ئیتر ئەو دەستی لە اقتصادی عێراقدا بڕێ دەستی لە ئەرزی عێراقدا بڕێ دەرزی لە هەموو ئەو بە کرێگیرا و چوزان ئەو وەکرە پیسانەی کە لە عێراقا دروستی کردوون دا بڕێ لەبەرەوە ئەوش تا کۆتایی ئەبینی درۆنەیە لە ماڵی هاوڵاتیەک و دەڵێ
نازانم چی جوولەکەی تیا بوو با بە جوولەکە لە سووریاوە لە پاڵیەکان لە یەک بەر چ خێرە ماڵە هاوڵاتیەکەیتە جوولەکە لەبەرەوە ئەجندای خارجی بە تەکید تحکم بە هەموو شتەکانەوە کە هەروەکو چۆن عەرز بکەیت لە لوبنان ینی بەداخەوە لوبنانیان خستە ناو هەمان ئەو بازنەی کە ئەم تێگەشتە چۆن دروست بێ کاگنابە بڕێمە نێو قسەکان تۆ بۆی تەکمیلی قسەکانی ژانی بەم شێوێ بێ ینی کە ئەڵێن پشت پەردەکان ئێرانە ئێران یەکێک لە قسەم ینی زۆر باوەکان ئەمە ئێران واز لە لوبنان و سووریا ینی واز لە عێراق نایێنێ لە لوبنان شوازی نهێنا و وازیش نایێنێ ینی واز نایێنێ ئەمە یاریەکەیە کە چۆن لە عێراق قاڕوویە ئێستا سەمیر جەعجا جارێکی تر پشتیوانی کرا هێزە مەسیحیەکان نەهێرنەوە سەر ساحە ڕەنگە شیعەیەکی تەحالەفی ضعیف ناچار بێت تەعاملی لەگەڵا بکەن ئەگەر وا بکەن ڕەنگە بتوان حکوومەتێ دروست بکەن ئەگەر وا نەکەن تەواو لوبنانیشی تر چێتە ناو بازنەیەکی سەرگەردانی کە ناتوان حکوومەت دروست بکەن ئێران دەست لە بەرژەوەندی و پیا و جۆڕایەڵەکانی خۆی هەڵناگرێت لە لوبنانە وەکو چۆن ئێستا دەست لە عێراق هەڵناگرێ و ناوێت حکوومەتیان تەشکیل بێ و دەست لە یەمەن هەڵناگرێ و دەست لە هیچ شوێنێک کە تایە پێ و ماندوو بوو بۆ ئەوەی نفوسی خۆی تیا دروست بکات دەست هەڵناگرێ بەڵامەکەوێتە سەر عێراقیەکان ئێمە چۆن نەتوانین لەو بازاڕی شوشە ئەم فیلی تێپەڕێنین بە ئەوەی شوشەکان بشکێنی ئێمە زانین ئێران بە ئاسانی کۆڵە کاتە چۆن تۆ ئەبێ هەڵسو کەوت بکەی وەک سەرکردەیەکی کارامە کە بتوانێت لەو بارودۆخە سەختە دروست پرسیارەکەی منیش ئەمەیە ینی کاگەنا بەم تەشبیه فیلەکان شەڕەکەن بە ئەمە نەبینی جیاکان کە بپلیشێنەوە ئەگەر ئەمریکا ئێران شەڕەکە لە عێراقا ئەوە هەرێمە دوجار بێتە قۆچی قوربانی لە نەدانی موچە لە نەدانی بوجە لە ناردنی کۆی ئەو مافە شایست ینی حەق و مافانی کە دەبواە بدرانە بە هەرێم عێراقیش بەم ئەجەندای استیقلالی ئەم بابەتەکە و دوجار هاوڵاتیان دەبنە قوربانی هەر بۆیە ینی تۆ ئەگەر تێبینی بکەین ئێمە لە نەوەتویەکەوە دەبواە 100 بەدرسەی پێگەیاندنی فکری نەتەوەی و نیشتیمانیمان هەبووە بەڵام دەبینی خەڵک بەگشتی کۆچەکە گەنجەکانمان هێزی کار هێزی بزوێنەری فکر گەنجەکانن ئەمووی کۆچەکە باوەڕبوون بە مەسەلەی نیشتیمان و نەتەوە زۆر لاواز بووە ئەوە هەموو دەرەنجامی ململانی ئێمەوەیەکێتی و هێزەکانی تر ئێمە تاخە شتێک کە بتوانین کە لە دەستمان بێ لەو قۆناغا کە ئەرچێکی مێژویە لەسەرمان ئەبێ ئێمە و یەکێتی و گۆڕان و هەموو حزبە کوردستانیەکان ئەوەی کە باوەڕی بە کوردستانەیە بە کیانی کوردی هەیە پێویستە هەمومان هاوکاری یەکتر بین پێویستە هەمومان کۆ ببینەوە ینی خوای گەورە دوو شتی داوە بە ئێمە یەکیان هێزی فکرە یەکیان هێزی عەزەڵاتە ئەو کاتانەی کە تۆ ناچارە بە هێزی عەزەڵات بەکار بێنی ئیتر بەرەو دۆڕانە ڕۆی ئەو کاتانی کە بەهێزی فکر بڕێتەوە ئەبە ئیتر ئەکرێ ئینسان بەرەو سەرکەوتن بڕۆ من نیوادارم قیادەی پارتی کە زۆر دڵخۆش بووم بۆ بڕیارەی کە لە کۆبوونەوە دەریان کرد و منعی ئەویان کرد لە سۆشیال میدیا کەس دژی برایان یەکێتی بنووسێ و بە دوایە کاردانەوەی برایان یەکێتی کە ئەوە هەستکردنە بە مەسئولیت هەمان شتیان کرد و مەسڵەی ڕاگەیان دنیا بە تا ڕادەیەک ڕاگرتووە ئێمە پێویستە دابنیشین ئەمە پێویست دابنیشین لەگەڵ هەموو هێزە نیشتیمانی و نەتەوەیەکان کۆمەڵەیەک استراتیژی نەتەوەی پیرۆز دابنێن و هەمووان پابند بن بەر استراتیژیەوە و بۆ گەلەکەشمانە ڕابگەێنین ئێمە ئەمە چوارچێوەی استراتیژی گشتیمانە هەر هێزێک لەم چوارچێوەی لایدا یەکتر خیانەتکارە بە گەلی کورد و کوردستان ئەنجا ئەمە بە فکرێکرێ بە عەقڵەکرێ بەوە ناکرێت تۆ هێزی عەزەڵاتی خۆت پیشان بێ بە من بەوە ناکرێ نازانم بتەوێت لە پشت ئەجندای شوێنێکی ترەوە قورسایی خۆتم پیشان بێ بۆ ئایندە چکۆکو جەنابەتوتر ئەوەی کە باجەکەیە لە ملانە فیلەکانە ئێمە خەڵکی کوردستانەکە بۆ هەمومان زۆر زەرری گەورەیە ئەم تێگەشتنە ینی چۆن تا زیاتر قسەی لێ بکرێت کەمترە ئەم تێگەشتنە چۆن دروست بکرێت کاگنایەت ینی کە ناکۆچی نێوان پارتی یەکێتی کە دوو ینی بەواتە جەماوەریان هەیە و هێزیشیان هەیە ینی کاریگەری هەیە ئەم تێگەشتن دروست بکرێت کاریگەری هەیە لەسەر لەفە فرۆشێک بەتەکید لەسەر کۆی ژیانمان من کەسێکم دوان ینی لەسەر ئەم بابەتە ینی بنمونەڵێ من ئەگەر پارتی یەکێتی ناکۆک بن لە 200 سەمونەگەر بیفرۆشمەگاتەوە پارتی یەکێتی ناکۆک بوومەگاتەوە 150 ینی 50
هێندە کاریگەری کاکە چۆمە ئەمە شتێکی بەتایبەتی لە ئەعلامە زۆر گرنگە حملەی ئەعلامیە ینی دوو نزەی فەلسەفی لە دنیا هەیە یەکێکیان پێی وایە ئەڵێ اقتصاد ژێرخانە سیاست و هەموو شتەکانی تر سەرخانن بە پێی گۆڕانی بارودۆخی اقتصادی هەموو شتەکانی ترە گۆڕێ کە ئەمە تێڕوانی نەمارکسیەکەیە تێڕوانێکی سەرمایه‌داریش هەیە ئەڵێ نەخێر سیستەمی سیاسیە ئەوەی کە ژیانی مرۆڤایەتی بەڕێوە با بەرەو پێشکەوتن یا بەرەو دواکەوتن بێشک من خۆم لایەنگری ئەویانم کە سیستەمی سەرمایه‌داریەکەم کە تایە ئەڵێ سیاست ژێرخانە یعنی بەڵگەی هێزگار زۆریش مێ بۆ ئەو مەسەلەیە تۆ سەیری حەزارەتی میسر بکە چەند هەزار ساڵ لە ئەمریکا کۆنترە ئەی عەجەبا خێرە ئەمریکا تەحەکوم بە دنیاوە کات تا داهاتی تاکێکی ئەمریکی 20 ئەوەندەی داهاتی تاکێکی میسریە چونکە ئەوە سیستەمی سیاسی کراوەی ئەمریکایە کە فرسەتی داوە بە هاوڵاتیەکی ئەمریکی کە بتوانێت استثمار بکە بتوانێت خەونە ئەمریکیەکە بێنێتێ دێ بتوانێت ژیانێکی باشی هەبێ بۆ سەمون فرۆشە بۆ لەفە فرۆشەکەی ئێمەش سیستەمی سیاسی کە ئێمە و یەکێتی بە دەرەجە یەک لی بەرپرسیارین ئەو سیستەمە سیاسیە ژیانی هاوڵاتیەک دروست دەکات گەنجێکی تەخەڕج کاری دەسەکەوێت گەنجێکی نەخوێندەوارە ئەتوانێت کرێکاری بکە ئەتوانێت لەفە بفرۆشێ ئەتوانێت خۆش لە نەخۆشخانی هیوا تەقاوی تێک لە سەری موچەیانی کۆی کاکانەگرێتەوە ئەمانە بڵێ ئەگەر سیستەمێکی سیاسی و قیادێکی خەمخۆرت هەبێ ناکرێت قبوڵی ئەوە بکە خانەنشینێک زۆر لەگەڵ ڕێزم بۆ خانشینەکان ئەوانە مێگەل نین ئەوە کۆیان بکەیتەوە ئەوانە مرۆڤن ئەوانە ڕابردوو ئێمن ئەوانە ژیانی ئێمان دروست کردووە با پیرمانن خاڵمانن مامانە لە سەری خانەنشینیە بە پەلەپەر ڕاکە تا ئەمرێ ئەمە کارەساتە ینی بەڕاستی ئەو پاداشدانەوە نییە ئەو پاداشدانەوە نییە ئەمانە سیستەمی حکمن بۆیە خەڵکی خۆمان خەڵکی کوردستان ئێستا لە سیستەمی حکومڕانی ئێمە و یەکێتی لە ململانەی ئێمە و یەکێتی بێزارن ئەوەی بۆ بە جێمانێڵێ بڕۆ سەر جادە ڕاپرسی بکە و دەمی خەڵک بکەن ئێمە 74 ساڵ خەباتی پارتی شایستەی ئەوەیە خەڵک ئەوە بیبینێ شایستەی ئەوەیە خەڵک ئەوها سیرمان بکە ئەمە کارەساتێکی گەورەیە بۆیە دەبێت قیادەی پارتی و قیادەی یەکێتی دابنیشن بە خۆیانە بچنەوە شێوازی سیستەمی سیاسیان شێوازی پێکەوە کارکردنیان شێوازی دیاریکردنی ئامانجە سەرشتیەکانی گەلی کورد و کوردستان شێوازی تاکتیکیان هەمووی بەرنامە ڕێژی بۆ بکەن و جارێکی تر بتوان زۆر بەشێ ئەلامکردن بۆ خەڵک با خەڵک هاوبەش بێ چونکە تۆ لە کاری سیاسیا بەشدار نەبوویت ئیتر ئینتیماد بۆ نیشتیمان و نەتەوە سیاست نامێنێ بۆ خەڵک ئەمەڵێن حکمی گەل ئێبا خەڵکە بەشدار بێ لەگەڵمان کاگنا وەکو دواپرسیار و بۆ ئەم تەوەرەیەم یانی ئەمەیە کە سەرڕای ئەبێ پاداشتی ینی دانیشتوانی هەرێمی کوردستان دەنگدەرانی هەردوو لا لەلایەن هەردوو لاوە ینی بدرێتەوە و ئەبێ هەردوو حزب ڕێز لە ڕێکەوتنەکانی خۆیان بگرن واژوو هەیە ئیمزا هەیە لە بینی پارتی یەکێتیە ینی سەرڕایەوە کە مافی ینی لە ڕێگەی ئەعلامەوە سایکۆلۆژی جەماوەەر تێگەچێ ڕێز لە ڕێکەوتنە سیاسەکانی هەردوو لا بێ ڕێز لە ڕێکەوتنە سیاسەکانی خۆیان بگرن ئەجەڕامە بێ ڕێکەوتنی سیاسی ئێمە و یەکێتی و حزبە کوردستانەکانی تر ئەعلام کرێ بۆ خەڵک ئەلانی بکەن ئەمە ڕێکەوتنەکانمانە و بەیانی هەر حزبێکی تر لێ خەڵک لێ بە ئاگا بێ هەرچەند بەشێکی زۆری خەڵک گوێ بۆ نایێت تۆ چۆن ڕێکەوتوی ئەو تەنیا یەک ئاڕاستە بینی ئاڕاستە ئێوێ لە کوردستانێکی هێمنە ژیانێکی ئاسوودەی بۆ دروست بێ بتوانێت کار بکە کە مەحوری ژیان جەنابتەزانی کارێ بکەوە بەقەدەر ماندووبوونەکەشی کرێکی دەست بکەیت کە ژیانی خۆی و خێزانی تیا بەڕێوە بەرێ بەڵام ئەمە بۆ ناچارکردنی هاوڵاتیش بۆی بێتە مەیدانی سیاستەوە چونکە ئەو کوردستانە مەسئولیەتی هەموومانە ینی لە فەفرۆشێکەوە بۆ پارێزگار بۆ سەر و کۆمان مەسئولیەتی هەموومانە کاتێک ئەمەی بۆ بانگەشەی بۆکە ئەمە ڕێکەوتنی ئەمە وێکێتە لە خزمەتی توایە هەر کەسێک ئەو ڕێکەوتنە بشێوێنێ لە زەرەری تۆی هاوڵاتیە کەواتە خەڵکەکە بەشداری سیاسی دەکە کەواتە ئیتر بڕیاریە بێ کەواتە ئیتر بە هەڵاڵی هەڵات
بۆ دڵخۆشە بم ئەگەر قیادەی پارتی وکو ئەو هەند گاوە گەورە جوان و باشەینە کە ئەرچی پارتی ئەمەیە کە منعی ئەو شەڕەجنێ و نالەباری ئەمە ناوێنێم نالەباری تۆڕە کۆمەڵایەتیەکانی ڕاگرت کە هیوادارە مەرجیز دووبارە نەبێتەوە چونکە بە تەئەکید ئەوە لە زەرری هەموو تاچێکی کووردە لە لووتکەی هەرەمەکەەوە بۆ خواری خوارە هەتا وەکو ئێمە لەگەڵ هێزەکانی تر بەم شێوەیە تەعامل بکەین هەمومان زەرەرمانە بە هێزە سیاسیەکەەوە بەو لە فرۆشەی کە جەنابەت باست کرد بەو خانە نشینەوەی کە لەسەرەی خانە نشینە جانی خۆی کەمەندامی لە جێی بۆ کەم ئەندامی کە هەر لە هەموو وڵاتانی دنیاە کەم ئەندام ڕژی تایبەتی لێ گیری خانووی جۆ کارگەیشتەوە کاگەنایە کارگەیشتەوە کە توێژێک هەیە ینی دوجار ئەو پێگەێنەری کۆی ئەوانەی ترە یاخود بەرهەم دەرەوەی هیچ مامەسای زانکۆیە ینی تا ئەو ڕادەیە ینی تا ئەو ڕادەیە چوو مامۆستای سەرەتایی لە دەوڵەتێکی مستەقیر و باشە کە پێوتە سیستەمی سیاسی باش موچەکەی پێوترێ های کلاس ینی لە گڵاسێکی بەرزە وەکو سوزان ڕەنگە وەکو مدیر عامێ وەکو چونکە ئیتر پەروەردە ژیانی کۆمەڵەکەی ئێمە دروستەکە کە دێیتە سەر زانکۆی هەموو وڵاتێک بە پەیمانگاکانەوە بەواتە عەقڵی وڵات کە کاتێک تۆ مامۆستایەکی زانکۆ برسیەکەی موچەکەی سێ مانگ نایەتێ نازانم ئیتر ئەویش دەرەجەکانە فرۆشێ وەرەقە فرۆشێ مەقعدێکە فرۆشێ ینی لە هەر وڵاتێکە کە پەروەردە تووشی ئەم حاڵەتە بێ بەداخەوە کە ئێستا ئێمە تێکەوتوین تر ئەو وڵاتە زۆر زەحمەت کە بتوانێت جایشتی لەسەر قاچ خوێت بەداخەوە لە بواری پەروەردە هەتاوەکو ئۆگاتە زانکۆ بینیمان لەو چەند ڕۆژانە زانکۆی سلێمانی ئیتر بێتاقەت بوون و حەقخۆشیان بوو وەقخۆشیان بوو چکە ناکرێت مامۆستایەکی زانکۆ سێ مانگ چۆر نەگرێ دوکاندار نییە تەکسی نییە بازرگان نییە ژیانی خۆی تەرخان کردووە بۆ پەروەردەی ئەو جیلانەی ئێمە و سێ مانگم شموچێنەیە تێ ناتوانێت بشی زۆر سپاس بۆ کاک عنایەت نامیق براخاس وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵمانە پاس بۆ تەلەڤیزیۆنە خۆشەویستەکەمانتان و ئینشەئەڵڵا لەگەڵ هیوای بەردەوامی و سەرکەوتنی هەمیشەیە زۆر سپاس بۆ کاک عنایەت نامیق براخاس کە لەگەڵمانە بووی خۆشەویستان و ئازان ئێوەش تەندروست و کامەران بن